باز لە ئەزمموی شێوەکارێکەکەین باز لە کوڕێکی گەنجەکەین کە بە حەز و ئارەزوو بە و خۆشەویستی کە خۆی هەیەی بۆ ئەو ڕنگانە و بۆ ئەو دەستە جوانی کە هەیەی لە تابلۆکانە و لە ستۆدیۆکانیشمان ئێسایی بینن کۆ کۆمەڵێک کاری ئەو هونەرمەندی تایە ئێمە توانین کامڕۆ کۆمەڵی گفتوگوی جیاوازی لەگەڵا بکەین لە کێوە توانیوێتی ئەم حەز و خولیای خۆی بخاتە بواری جێبەجێکردنەوە و لە هەمان کاتیشا ڕنگدانەوەی لەسەر تابلۆکانی بێگومان کاردانەوەیکی زۆر زۆر جوانی هەیە بۆیە ئەمە هەمیشە وەکو دەستگای میدیای کورسا سەحر هەموو ئەو هونەرمەندانەی نەکرد لەناو شاری سلێمانی یاخو هەندێک پارێزگای تر بەڵکو لە هەموو شار و شارۆچکەکانی ترەوە ئەگەر بزانین بەهرەیەکی جوانیان هەیە بانگەشتیانەکەین بۆ پرۆگرامەکەمان جا ئەمڕۆ هونەرمەندێکی زۆر خۆشەویست کاکاتی محەممەد وەکو شێوەکارێک کە بەڕێزیان لە ستۆدیۆ لای ئێمە میوانە زۆر زۆر بەخێراتن دەگەین ڕێزیشمانێ لە قەڵاتزەی خۆشەویست و هاتی سپاس بۆی زۆر لە پرۆگرامەکەی ئامادەی من سەرەتای پێش پرۆگرامەکە پرسیام لێکردوتم لەوانەیە پەیمانگای هونەرە جوانەکانت نەخێرەوەم تاواو نەکردو بەس حەزی خۆم بوو ئەم حەزەی خۆ چۆن یعنی سەرسام بووی بە کەسێک کە تابلۆیە کرد یان خۆت ویست ئەوەی کە خۆت هەتە لە بەهرەکەی خۆتا لە ناو تابلۆکان تا ڕنگدانەی وڵی من لە تەمەنی منداڵیەوە هەر وێنە دەکەم یعنی ماوەی 14 ساڵ دەبێت بە بەردەوامی ئیش دەکەم سەرەتای دەست پێکردنم ئەو کات بووە بەڵام وەکو ئیشی وردەکاری و ئیشی ئاوا جوان ماوەی 8 ساڵ دەبێت ئیشی لەسەر دەکەم بەو شێوازە ئیشەکانم زیاتر لە ڕیالیزمدا خۆی دەبینێتەوە ئیشی زیاتر واقعی دەکەم کوالێتی بەرز بە جۆرێک وێنەکە فەرقی نەبێ لەگەڵ ڕاستی کوالێتی باش بێت باشە جا بە قسەکەی سەرکۆ ئێمە وامانزانی بەڕاستی تۆ بە شێوەیەکی زانستی و ئاکادێمیک خەریکی لەسەر ئەم بابەتە ئیشەکەی بەڵام پێمان بڵێ ماداموانە لە چیۆ بوو کە حەزەکەت پەرە پێدا وڵا زیاتر لە یوتیوبەوە پێشتر بخۆم ئەو ئیشانم دەکرد یعنی وێنم هەر دەکێشە بەڵام لە یوتیوبەوە فێری جۆری ڕەنگکردن و ئەوانە بووم زیاتر تێکەڵکردنی ڕەنگەکان دروستکردنی ڕەنگی تازە بە تێکەڵکردن زیاتریش ئیشی قەڵەمدار دەکەم وەکو هەر بە قەڵەم ڕستاس و ئەوانش ڕنگ چۆن تێکەڵکی قەڵەم بۆیە ئەوانە بەڵێ من بۆیە ئەوانە بەکار نایەنم زۆر کەم زیاتر ئیش لەسەر قەڵەمی دار دەکەم باشە زۆر جار زۆربەی ئەو کەسانی کە هونەرمەندی شێوەکارن لە ستایلێکا خۆیانە دۆزنەوە کارەکانیانی تر بڵێ لە سروش تا کارەکە یاخو لەسەر کۆمەڵێ ئەو ستایلانی تر هەیە کاری لەسەرکە بەڵام تۆ کارانەی کە لێرێ هەریەکان جیاوازیەکی خۆی ئەبین ینی بۆ نمونە لەم کارەی لە لای منەوەیەکە خانمێکە لەو کارێک کە زەخرەفەیەکە لەو کارێک کە بۆ نمونە هەندێک کەلوپەلی ترێ بەکارێناوە ئەمانە خۆت حەزی خۆتن یان تۆ ئەیبینیت و جارێکتر دروستیانەکەیتەوە وڵا زیاتر بەرچاوم دەکەوێت یعنی هەر شتە و فکرێکی لێوەردەگرم بۆ نمونە لەوانەیە ڤیددیۆیەک ببینم بتوانم بەهۆی ئەو ڤیددیۆەوە 5-6 تابلۆی کوالەتی بەرز دروستکەم دواتر ڤیددیۆیەک یان ڕسمێکی تر لە شوێنێکی تر بەرچاوم دەکەوێت مەجموعەیەک ڕسمی تری پێ دروست دەکەم فکرەیە بۆم دێ بەس وەکو ئیشی سەرەکیم زیاتر پۆرتڕیتەکانە باسێکی ئەو تابلۆمان بۆکەی هەرەوەی کە لە تەنیشتی خۆتەوەیە ئەمە کۆلاژە پێمان بڵێ ئەمە چۆن بوو هاتی تابلۆیەکی لەو جۆرە دروست کرد بیرۆکەی ئەمەد لەکوێوە هێنا وڵا بیرۆکەکەی سەرەتا یەکجار چوومە ئەو کافەیە دیمەنی کافەیەکەم زۆر زۆر بەدڵ بوو بە دوای پەیجەکان داگەڕام پەیجەکانم دۆزیە و یەکی لە وێنەکانیم دەرهێنا لێرەیە کافێگە یان لای خۆت هەر لە سلێمانە گوتم دەوێت بە شێوازێکی جیاواز دروستیکەم ئەگە هەر ئیشەکەم بە شێوازی سادەی وەکو جاران بێ جیاوازێکی تێدا بەدی ناکرێت کاغەزەکەی چییە ئەوەی کە لەسەری کارت کردووە و زیاتر کارتۆنە تۆ ئیشی ڕیسایکلیشەکەی بەڵێ کارتۆنم بەکارهێناوە وەرەقم بەکارهێناوە داوی غەرغەڕم بەکارهێناوە زۆر باشە ئەم تابلوانەی کە لەسەر مێزەکەیە هەمووشی لە چوارچەوە گرتووە بۆی کە هیچ نەبێت هەندێکشان کاری بەستانها قەڵەم ڕەساسە هەندێک کەشیان کۆمەڵە ڕەنگە تێکەڵ کردووە من بەڕاستیەکی لە تابلۆکان وتمەوە فۆتۆیە ئەوتیان ئەو خۆی دروستی کردووە ئەمانە چۆن فێر بووی چکە لە وێنە کێشانە تۆ بێ حسابی قەبارە بکەی حسابی شێوەکەیش ئەو کەسانە بکەی کەی کێشیتەوە وڵا ئەوە خۆی هەر بەهرەیەک بووە بەڵام بۆ ڕەنگکردنەکەی زیاتر تەرکیز و وردەکاریە یعنی زۆر دەبێت تەرکیز بخەمە سەر ئیشەکە و کاتێکی زۆریشی پێویستە یعنی ئەو ئیشە وردەکاریانە بەشێکیان سەرویستی سەحات 30 سەحات پرس بە کەس نەکردو بۆ نمونە هونەرمەندێکی شێوەکار کە
ئەو بتوانێت فیدباکێ بێ لەسەر کارەکانت بزانێت کەم و کوڕێشیە بۆی کە تۆ بتوانانی زیاتر کارەکە و دۆڵەمەندکەی پشتی بەوانە نەبەستووە وڵای زیاتر پشتم بەخۆم بەستوە پشتی بەخۆ بەستەوە دەی سەرکەوتێ ئەگەر شتێکیش زانیم بێ تیایدا لاوازم هەوڵم بۆ داوە بۆی باشتر بم و مامۆستاکانیشم کەمکەمە ئەگەر هەڵەیەک شتێکم هەوو بێ هاوکاریان کردووم دەستیان خۆش مۆدلەکان ئەوەی کاوێنەی کەسێک بێ کێشاوتە هەل لە ڕۆی فۆتۆ کێشاوتە یان بوشتە مۆدلێکی زیین و کەسێک لە بەردەم تا دانیشەوەی کێشی وڵات زیاتر لە ڕێی فۆتۆوە کارکردن لەسەر بۆیە چوانە تێکەڵکردنیان لەگەڵ ڕەنگەکان لە تێکەڵکردنی ڕەنگەکانیش زۆر باشم زۆر باشیت لە چۆ کارەکان زیاتر لە ماڵەوە کارەکەی یاخود شوێنێکەیە بچی کاری لێ بکەیت بەس لە ماڵەوە لە ماڵەوە کارەکەی باشە خواستی هاوڵاتیان چۆنە لەسەر کارەکانە ئەگەر بیانوێ بۆ نمونە داو لێ بکەن کاکاتی ئەمانوێم کارەمان بۆ بکێشی بەم قەبارێش بۆمان بکێشی تا چەند حەزیان هەیە لەوە لای خۆمان کەمترا بەس لە سلێمانی ئەوانە باشترا یعنی بوو نمونە کەسی وا هەیە کە داوای وێنە دەکات دەڵە گۆڕانکاریم بۆ بکە بۆ منە ستایلی قژم بگۆڕە ڕیشم بۆ دانێ یان دەستکاری دەمو چاوم بکە ئەوێ لە وێنەکانی تو خۆی جوانترکە بەڵێ ئەوانە هەیە ئەمە ئیشەکەت زەحمەتتر ناکات زەحمەتری دەکا بەڵام چونکە زۆر خۆشەویستم بۆ ئیشەکە هەیە زیاتر خۆمی تێدا ماندوو دەکەم یعنی زیاتر حەزم لێ کەسێک داوای گۆڕانکاری بکەنەوەکو بۆ منە ئیشێکی دقیقی بۆ بکەم کاتە حەز لە ئیشی قرسە جا ئێستا هەر لە یەکێک لە تابلۆکان کە ئێمە دامانەنا سەرکۆ بینیمان شوشەکەی شکاوە وتمان نەکە لە کاتی هێنانەکەیە وای لە هاتبێت نەمانەویستای بین دواتر کە پرسیارمان لە خۆی کرد وتی ئەمە هەر بیرۆکێتیشی تیا دروست کردو بەڕێکەوت شکاوە بەڵام بۆتە سەرچاوی بیرۆکێ باسی ئەم بیرۆکانی خۆتمان بۆ بکە لە ڕووداوێکی لەم جۆرە ڕوئەیە تۆ سوودی لێ ئەبینیت هەرم فۆتۆیە یان هەرم وێنەیە فەرموو ئێستا ئەو فۆتۆیە بۆ خۆی سادە بوو بەس کەشکا دیقەتمدا سادەیەکەی نەما تۆزێک ئالۆزیەکی دروست کرد ئەو شکانە زیاتر سەرنجی دەچێتە سەر ئەو بۆی هۆی ئەوەی فکرم بۆ بێ کە پێویست نەکە شوشەیەکی نوێی بۆ دانم ئاوا جوانتر دەردەکەی بە وردەکاری وە زۆر جاریش هەیە کاتی هەڵەیەک دەکەم ئەو هەڵەیە چارەی نییە چونکە ئیشی قەڵەمدار کە هەڵی تێدا دەکرێت چارەسەر ناکرێت بەڵام دەبێت فکرێکی بۆ بدۆزیەوە جائیدی یان تاڵێکی پرسی بۆ زیادکە یان شتێک بخێ سەر فۆتۆیەکە بۆی گۆڕانکاریەکی تێدا بکەیت بەبێەوەی هەڵەکە دیار بمێنێ باشە کاکادی با باسی کێش بکەین لە خەڵات سێ تا چەند پێشوازی لە هوەرەکان بەگشتی و بۆ وێنەش یعنی گەنجەکان تا چەند حەزیان هەیە ئەگەر ئەو منتیقەیە کاڵین دەبەری ڕاپەڕین هەمووی بەیەکەوە بەسراونەتەوە باسێکی ئەومان بۆ بکەیت وڵای لای ئێمە ئەو شتە زۆر کەمە بۆچی کەمە ینی وڵیان پێشانگانیە یان شوێنێکی تایبەت نییە سەرتانیکان وڵای هوەر کەمتر گرنگی پێدەدرێت لای ئێمە بەڵام ئێستا بۆ خۆمان گروپێکماندانەوە لە خەڵات زێ بەنیازین پرۆژەی گەورە بکەین ئیدی وردە وردە دەمانهەیە هوەریش بەرەو پێش بین لای خۆمان پرۆژەی گەورە وەکوچی پێمان ئەڵێ جان گیانە خۆش بێ ئەوەی کەوتت بە تەمایشەڵە پرۆژەی گەورن وەکوچی بەنیازیم پێشانگایەکی گەورە بکەینەوە بۆ مانگی هەشت لە قەڵاتزێ دواتریش کە سەرکەوتو بێ بەنیازیم بیگوازینەوە بۆ شارەکانی تریش ئیشەڵڵاکە بەو شێوەیە یەکێک لە ئەم تابلوانەی کە لێرەن هەمووی بۆ نمونە شێوەی کەسێکە یاخود شێوەی گیاندارێکە یاخود لەسەر کافێگەشتی کردووە بەڵام یەکێ لەو تابلوانە هەندێک جار پرسیارت لا بەجێڵێ بۆ نمونام تابلۆی کە لە پشمنەوەیە دەستێکە و چنگە هەناری بەدەستەوەی ئەم بیرۆکانە تۆ خۆت بەجێڵی بۆ بینەر یاخۆت ئەتەوێت لە پشت ئەم تابلێتەوە بۆ نمونە ڕستەیەک بەجێبێڵی شتێک پەیامێک بڵێ ئەمانە چۆنە لای تۆ وڵای زیاتر فکرەیە یان فکرەیە بۆم دێ و لە چەند تابلۆیەک فکرێک وەردەگرم ئیشەکە دروست دەکەمەوە یاخود ئیش لەسەر وێنەیەک دەکەم وێنەیەک دێهێنم گۆڕانکاری تێدا دەکەم زۆر باش بە تەماهەی ئیشەکەت ئەوەنەی تر پەرەی پێبیت بەڵێ بەنیازم بۆ نمونە بە تەمای چی زیاد بکەیت بۆ ئیشەکانت یان چی تر تاقی بکەیتەوە وڵای حەز دەکەم لە دەرەوەی وڵاتیش پێشانگای تایبەت بەخۆم بکەمەوە هەروەها حەز دەکەم ببمە وێنەکێشێکی جیهانی بناسرێم هەوڵت بۆداوە بۆ کردنەوەی پێشانگا لە دەرەوە وڵی تا ئێستا هەوڵم بۆ نەداوە بەڵام بەنیازم چونکە لە هەنگای بچوو بچووکەوە دەمەوێت دەست پێ بکەم ئەو زار بکەم بۆ ئاستاش ئێسامی کایبینە لە دیمەنەکانە کاری توێ ڕۆژانەکە تابلۆکانە کێشید بڵێ بێگومانەوەی کە بە حەز و ئارەزوی خۆتە ئەمانە پێشتر وێنەکان سکێچەکەی ئەکێشید اینجا دواتر پڕیەکەی تۆ ڕەنگەکانی یان چۆن بڵێ سەرتا سکێچەکەی دەکەم زۆر جار هەیە
3 بۆ 6 ساعات ئیش لەسەر سکێچەکە دەکەم بۆی بە وردەکاری تەواو بیکەم ئەو جا دواتریش دەست دەکەم بە ڕەنگکردنی ئیشەکە. باشە ئێستا ئەمە ڕەش و سپیە وەکو بۆیە لە تێکەڵکردنی بۆیەکانە حەزێکی زۆرت هەیە وەکو ئەوەی کە چێژ بەخۆت بە زیاتر ڕەش و سپیەکانە یان ئەو کارانەیە کە بە بۆیە ئەیکێشی زیاتر ملەوەن حەزم لەیە لەویش زۆر باشم چونکە زۆر جار هەیە بۆ دروستکردنی ڕەنگێکی قش 6 ڕنگ 8 ڕنگ 9 ڕنگ بەکاردێنم بۆی ڕەنگێکی تەبیعیم بۆ دەرچێ لە جلوبەرێک لە قشدا کاگادی وێنەکانت هەر لەم قەبارانە یان وێنەی قەبارە گەورەشتریشی هەیە وڵا گەورەترین ئیش کە وێنەم لەسەر کرد بێ 50 بە 70 بووە باشە لەسەر کاری وێنە کێشان لەسەر گرافیکۆوانە بینە چۆنە وڵی کەمتر حەزم لەو شێوازانە هەیە گرافیک و ئەکادمی ئەوانە کەمتر ئیشی لەسەر دەکەم زیاتر ئیشی ڕیالیزم دەکەم لەسەر پۆرترێت زەخرەفەش زۆر ئەندازەیە چۆن زەخرەفە کێشی لە زەخرەفەشدا باشم زیاتر پرگاڵ و ڕاستە بەکاردێنم بە سووردەکاری زۆر زۆری دەوێت یعنی هەموو ئیشەکان بە سانتیمەتر ئەگەر 1 سانتیم خەڵات بکەی ئیشەکە تێک دەچێ وایە بۆ نمونە هەرە و کارە چەندێکی پێچوە تا تەواوت کردووە وڵا بە نزیکەی 15 بۆ 20 ساعات 15 بۆ 20 ساعات زۆر باشە پێمان بڵێ لە تێکەڵکردنی ڕەنگەکانە هەم تااقەتت زۆرە هەم حەزت زۆرە ئێمە زۆر جار ئەبینین ڕەنگیەک هەیە چەندێک ئەبێت تۆ ڕنگ تێکەڵکە هێشتا ناچێتەوە سەر ئەو ڕەنگە بە چییە ئەزانین بۆ نمونە بۆ گەیشتن بەو ڕەنگە ئەبێ ئەم ڕنگانە تێکەڵ بکرێت وڵا زیاتر تەرکیزم باشە زۆر یعنی کە دیقەت لە شتێک دەدەم یان لە ڕەنگێک دەدەم دەزانم چەند ڕەنگم پێویستە بۆی ئەو ڕەنگە دروستکەمەوە ئەمە خۆی هەر تەنانەت من یاریەکەم بینی سەرکۆ ئەمە بوو تۆ ڕەنگە جیاوازەکانە تێکەڵەکە لە کۆتایە بە ڕەنگێکە کێشتی واتە کارەکە ئاسان نییە ئاسان نییە زۆر جار هەیە هەڵەشی تێدا دەکرێت باشە ئەوە بینیمان لە سلایدەکانە لەسەر دەست کارە کرده بوو بۆ یەک کێشا یەکێ لە پەنجەکانی ئەوانە چۆنەوە کارکردنە وڵا ئەوانە زیاتر ئەویش هەر بە قەڵەم دەیکەم قەڵەمی سۆفت بەڵێ باڵە ئەوش چەند قەڵەمێک تێکەڵ دەکەم و دواتر لە ڕێگەی ڤیددیۆکەشەوە لەوانەیە دەرکەوێت ڕەنگەکان تێکەڵ دەکەمەوە دواتر وا دەردەکەوێت کە بۆ نمونە ئێسکی پەنجەکەم دەرهاتوە ڕاستە ئێستا زۆر کات خۆمان لە یوتیوبە کە سێرەکەین بۆ نمونە کچێکە لە وڵاتی چین یان لە وڵاتانی ئەوروپا کاری شیۆکاریان هێناوەتە دەرەوە یعنی بینی 200 سەتڵ بۆ یاخی پێ هەڵیە بۆ دیوارەکە ئەوەی کاکا بەسەریە ئەمجایە هەر بە دەستکاری لەسەرەکە ئەنێ مە حەزە ئەمە هوەرێکی جیاوازترە بەس دوای کەی بینین شێوەیەک دەرەچێت بەڕاستیڵێنەمە زۆر زۆر جوانە کارکردنی تۆ چوانە لەگەڵەوە بابەتانە شتێک بکەیت ئەندازەیتیان نەبێت شتێک بێ حۆڕ بێت وڵای کەمتر ئەو ئیشانە دەکەم کەمترەکە زیاتر ئیشی واقعی دەکەم واقعەکە ئەوانەش واقعیان خۆ کەسی زۆر باش دروستەکە نەتوانێت وایە وڵا بەس کەمتر حەزم لە ئیشی ئازادە بەو شێوازە حەزم لە ئیشەکە فکرەی تێدا بێ وردیاتی تێدا بێ یعنی کە بۆ نمونە سەیری تابلۆکەت کرد زوو چاوی لەسەر لا نەبێ دیقەتی بدێ بزانیت چۆن وردەکاری تێدا کراوە هەوڵە نەیاوە لە سلەیمانی بێ لە شە پارێزگاکانی تر بێ بیت لەگەڵ کۆمەڵە گەنجایە خوونەرمەندی کە پێشانگایەکی هاوبەش بکەنەوە بەیەکەوە وڵای هەوڵم داوە پێشتریش جارێک بەشداریم کردووە لە سلێمانی بەڵێ 2021 بوو بەشداری پێشانگایەکم کرد گەورە بوو بە نزیکەی 160 وێنەکەش بەشدار بوو پێشانگایەکی باش بوو سوودێکی باشیشم لێبینی باشە وەکو خۆت لە کێشانی چ بابەتێک زیاتر هەم ئاسوودەی هەم تایە خۆت بەلێ هاتوو ترەزانانی ئێستا پۆرترێت کارت کردووە لە بۆ نمونە دەسا یان کۆمەڵێک فۆتۆی بۆ نمونە پەروانە ئەمانەت هەبووە کامیان خۆت زیاتر لەگەڵ یا هەم ئاسوودەی هەم هەستەکەی دەستت بەتواناترە بۆی وڵا زیاتر پۆرترێت ئیشی ملەوەن ڕیالیزم لە ئیشی ملەوەندا زۆر باشم یعنی توانایەکی باشم هەیە دەتوانم زۆرترین ڕنگ تێکەڵ بکەم دەتوانم ئیشێکی واقعی دروستکەم کەمتر هەستی پێ بگرێت کە فۆتۆیە باش چەندێک لەگەڵ سوۆسیال میدیای نێوانت کۆکە سە کۆمەڵێک ڤیددیۆمان بینی ئەوەی کە جوڵەکانی دەست خێرا ئەکرێتەوە بۆی کە بتوانی دایبن ئەمانە زەحمەت نییە دانانیان چونکە باست کەوتت لانێ وێنەیەکە بە 20 ساعت کاتی هەبێ بەڵێ چی ئەەکەی لەم کاتانەیە وڵای ئەگەر بمێ ڤیددیۆی کەم دەبێ مەقتەح ڤیددیۆی کەم یعنی ناتوانم هەر هەمووی بە یەک جار بکەم چونکە بۆ نمونە لەوانەیە بتوانم ڕۆژی 3 ساعت ئیش لەسەر وێنەیەک بکەم بۆ نمونە بە ماوەی 2 هەفتە بە ماوەی مانگێک ئەو جاوێنەکە تەواو دەبێت
چونکە زۆر کات ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان ساحەر ببوورە زۆر یارمەتی دەرەبێت ئەگەر بتوانێت ئێساونی خەڵک سەرقاڵە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە گرتووە کاونتێکی تایبەت یا خوشتێکی پیجێکی تایبەتت هەبێ ئەم شتانەی خۆتی تا نمایش کەیت و لەگەڵ ئەو پارچە ڤیددیوانەیە لەوانەیە خەڵکێکی زیاتر کاکاتی بناسێ و لەوەی کە تۆ توانی لە پێشانگایەکە زیاتر خەڵک بتناسێ هەوڵی ئەوە داوە بیکەیت وڵا پیجی خۆمم هەیە نزیکەی 5 ساڵ دەبێ پیجی خۆم هەیە لە ئینستاگرام هەر بە ناوی خۆتەوە بەڵێ بەردەوام ئیشم لەسەر کردووە بەڵام هێشتا ماوێتی بە تاوی گەورەوە بێ و بناسرێم باش کاکاندی با من ئەم پرسیارم لێت بکەمەوە ئەوەی کە وتت ڤیددیۆکاندانی خێرای ئەەکەیتەوە مانگێک لەوانەیە پێ بچێت تاکو تۆ وێنێک بکێشی لەم کاتانەیە کە بەشدای ئەنی چی ئەەکەی بۆی کە شوێنی کامێراکە نەگۆڕێت جوڵەکان هەر لەو شوێنەوە نیشان بدرێت کە تۆ یەکەم جار وێنت گرتووە چی ئەەکەی وڵی هەر ئیشە و بە شێوازێک دیکەم بۆ نمونە ئەگەر ئیشێک مانگێکی پێویست بێ ئەگە بمەوێ هەمووی ڤیددیۆکەم نابێت تێکەڵ بێ دەبێ هەمووی بەش بکەم بۆ منە لە بەشی یەکەمدا بەس ئیش لەسەر چاوبرۆیەکە دەکەم ئەوی ڕکۆرد دەکەم بەجیا ئەوجا لە بەشەکانی تردا ئیش لەسەر قژەکەی دەکەم لەسەر لوتی لەسەر دەموچاوی باشە تۆ مادام باسی ئەم کاژمێرە زۆراناکەی هەر سەرقاڵی بوێنە کێشانەوە ڕۆژانە یاخود بەدەر لەم حەز و خولیای خۆت پیشێکی تایبەتت هەیە ڕۆژانە پێوەکەی وڵا بە ڕۆژ ئیش دەکەم ئیش دەکەیت بەیانی تا ئێوارە شەوانش وێنە دەکێشم ئەی زۆر باش هەنێک کاتیشدانی بۆی کە لە یوتیوب فێری بابەتی کردیت وایە وڵا ئێستا کەمتر یعنی مەجالم وەکو پێشتر نەماوە بتوانم سەیری یوتیوبیشکەم زیاتر خۆم ئامادە دەکەم بۆ پێشانگاکان زۆر باش وەکو ئەوەی کە داواکاری هەبێ لەسەر کارەکانت داواکاری هەیە بۆ نمونە تابلویەک لێ بکڕنەوە چکە تۆش ماتریال بەکارێنی پێداویستی بەکارێنی ئەم چوارچوانە هەمووی مادەی تێچێت ئەوانە باشە بۆ تۆ ئەتوانێت جێگرەوە بێت کە یەکێت داوای شتێکت لێ بکە وڵی کەمتر لا ئێمە کەمتر خواستی لەسرە لێرە باشترە ینی لە شارەکانی سلێمانی باشترە باشترە باش کەس هەیە حەز بکەی لە بوارەکی خۆتە شەڵا ڕۆژێک لە ڕۆژەکان ناود وەکو ئەو بەناوبانگ بێت بەڵێ وێنەکەشێکی ئینگلیسەیە ئەمریکا زیاتر بە ئیشەکانی ئەو سەرسام هەر لای ئەویش فێری ڕەنکردن و وردەکاری زیاتر بووم هەر لە ڕێگەی بینینی کارەکانیەوە بەڵێ لە یوتوب سەیری ئیشەکانی ئەوم دەکەیت ئیشەکانیش خێراکرا بوو بەڵام ئەوەندە بە جوانی دیقەتم دەدا دەمتوانی دووبارەیان بکەمەوە زۆر باشە ئێمە دەستخۆشیت لێکەین زۆر سپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە زیاتر پەرە بە کارەکانت بێ زیاتر هەوڵ بی کە هەماهەنگی هەبێت لەگەڵ هونەرمەندانی ئێرە و پارێزگاکانی تریش بێت بۆی کە بتوانین لە پێشانگایەکی هاوبەشە لەگەڵ یانە بەردەوام بیت و بۆی ئەم کارە جوانانە و هەمووی لە یانمایشکەیت دووبارە سپاس بۆ ئەو ئیشەشم پێشکەشە کەناڵەکەی ئێوە ئای زۆر سپاس خۆش جا هەر بەکاسە بیشیکەیتەوە سەرەوەی بینەرانی وڵا با بیکەینەوە بزانین کارەکەی چییە دەستەکانە خۆش بە زۆر سپاس خزمەتاندام شارینە ئەمە چاڕێکم سەرکۆ بکاتەوە بزانین ئەم دیارە جوانە هۆنەریەی کاکهادی چییە سەرکۆ بەخۆوە دیارە گرێکەم وە بزانم تێکدا بەڵام ئێستا کێشە نابێت ئەو کردمەوە جاکسەر ئێمە دیاری یەکسەری دڕێنین ئەڵێ بووی زووترین کات بیبینی بزانیت چییە خۆی هەنە کەسە کاغەزی تەغلیف و ئەوانەشدا ئەنێ هەر بە یادگاری لای خۆی ئەی دەستەکانە خۆش کارێکی زۆر جوانە پێشەوی پیشانی بینەرانی بین با بە تەواتی من قسەکەی لێ بکەمەوە دوای تەواوی لێکەمەوە گەر هاوکارانم زۆر سپاس لۆگۆی کورسات سپاس بۆ تۆ کاگادی سپاس بۆ دیاریە جوانە بێگومانێ مەشەمە لای خۆمانەی پارێزین و لای خۆمان دایانێن وەکو دیارێکی تۆ زۆر سپاس دەستەکانە خۆش بێت دەستی خۆش بێت سپاس